دیمەنەکان گەرمای هاوینی کفری و گەرمیان دووپات دەکەنەوە. بە گوێرەی پێوانەش لە 10 ساڵی ڕابردوودا پلەی گەرمی لە مانگەکانی 4 و 5 و 6دا هێندەی ئەمساڵ بەرز نەبووە. چاوەڕێی شەپۆلی گەرمتریش دەکرێت. ئەم ڕقمانەمان ئەوەمان بۆ دەردەخا کە لە کۆتایی مانگی 6 هەمیشە شەپۆلی گەرمە دروست بووە. ئێسش هەتاوەکو ئەمڕۆ 45 خوێندووەتەوە، ئیمکانی هەیە بگێتە 47 ینی ئەومان بۆ خوێنێتەوە کە ئەمساڵ گەرمترین ساڵ بووە لە ماوەی ئەم 10 ساڵەی ڕابردوودا. ئەم بەرزی پلەی گەرمایی گەرمیان بە بازاڕ و جوڵەی خەڵک و کاری ڕۆژانەی هاوڵاتیشەوە دیارە. بە تەمەنەکانیش شایەدی گەرمای گەرمی ئەمساڵ دەدەن. زاهیرەن گەرمە نازانم ئاخرەکەی چۆنە. ئەوسا گەرماکە یەواش یەواشە هاتە یەواش نزمەوی. تی ساڵێ باران وایە باش ینی گەرماکە فرە نییە و تی ساڵێ بارانش نەوێ هەر گڕێ و ئەمرم 75 ساڵە لەیسە گەرما ئاوامە نەدیە ئەر لەم وەختە مەسە زۆر گەرمە ئەم بورجی زۆر گەرمە ئەرەوەڵا. گەرمای گەرمیان لەم سەرەتای وەرزی هاوینەدا دەگاتە 48 پلە. هێشتا سەرەتایە و خەڵک بۆ چلەی هاوینێکی سەخت خۆی ئامادە کردووە. بە پێی ڕۆژمێر ڕۆژە سەرەتاکانی وەرزی هاوین دەستی پێ کردووە، بەڵام بە پێی پلەی گەرمای ئەم کەش و هەوایە ئەوەی ڕۆژێک بێتە کفری هەست بە چلەی هاوین دەکات. سامان کەریم کورد چاد نیوز، کفری.